من هەردیشە محەمە و شەغەردیشە محەمە و خاوەنی فرۆشگا لە علوی سلێمانی فرۆشیاری سەوزە و میوەم ئێمە هەموو بەرهەمە ناوخۆی و دەرەچەکان ئەفرۆشن لە علوی سلێمانی ڕۆژانە سەعات 5 بەیانی علۆکە نەکرێتەوە پێشتر ئێمە پێش 5 لە ماڵەوە هەڵەسین خۆمان حازرەکەین لە 5 دەرگاکانی علۆکە کرێتەوە و ئێمە داخلی ناو دوکانەکانی خۆمانە بین لە ساعت 5ەوە دەزەکەین بە عرضکردنی بەروبوومەکانمان و دەزەکەین بە فرۆشتنیان عادەتەن ئەو کەسانەی کە ڕوو لە علۆکانی ئێمەکەن یا ئەوە تا بەقاڵن لە ناوشاری سلێمانی یا مارکێتیان هەیە و لەگەڵیشە بەقاڵیەکەن شتە فرۆشن یاوە تا پیکابیان پێ و لە کۆڵانەکان ئەفرۆشن ئەوانش کە ڕوومان تێکەن زۆربەی خەڵکی قەزا و ناحەکانن کە بە جوملە ڕسقبارەکەن لە علوی سلێمانی و ئەیبەن بۆ ئەوێ و زائیدەن خەڵکی بیانیشی تیا وەکو جنوب و خواروی عێراق لێرە ڕۆژانە بارەکانیان بارەکەن و داغلی جنوب و خواروی عێراقە بێت لە مۆرزە زیاتر بەرهەمەکانمان خۆماڵیە تەنها ئەو بەرهەمانە داغلی هەرێمی کوردستانە بێت کە لە مۆرزایان نییە کە ئێمە خۆمان نیمانە تەنها ئەوانە داغڵە بن ئەویش زۆربیان بە گومرگ داغڵە بن. ئەمساڵ بە هۆی ئەوەی کە وشکە ساڵی هەبوو وشکە ساڵیە لەبەرەوەی گەرمایەکی بەتین بوو لەبەرەوەی ئاو کەم بوو لە ڕاستیە تاوەکوونێت جەژنی قوربانیش کۆتایی جەژنی قوربانیش بەروبوومەکان ئاسایی کێشیان نەبوو بەڵام لە دوای جەژنەوە تووشی نەخۆشی هاتوون و بەرهەمێکی کەمیان هەیە ئەتوانم بڵێم لەسەر ئاستی هەموو هەرێم ئەو نەخۆشیە هەیە بڵاوە بۆیە بە نیسبەتێکی کەم ڕستەکان پێگەیشتون و سیعرەکانیشیان بەرزەهی ناوخۆ بەرهەمە ناوخۆیەکان ئێستا هەرخواستی لەسەر هەم بۆ ناوخۆ و هەم بۆ جنوب و خواروی عێراقیش و بەرهەمەکانی تریش وەکو بەرهەمە ئێرانیەکان تورکیەکان و زۆر بەرهەمی تریشمان هەیە لە غەیری ئەو دووسێ وڵاتە هێن ئێمە وەکە بینن ساردکەرەوەمان هەیە زۆربەی ئەو دوکانانەی کە ئیشی دەرەوەی ئەو میوانەی کە ئەیهێنین لە دەرەوەی وڵاتەوە زۆربەمان ساردکەرەوەی خۆمانمان هەیە غەیری ئەوەش چەند فارغۆنێکی گەورە گەورە هەیە ساردکەرەوەن کەوانە بەکرێ ماگانە ئەیانگرین بەروبوومەکان ئەتوانی بۆ ماوەیەکی زۆر درێژخایان هەڵبگری بەڵام جاری وای ژێ لێی خراپە بێ یا ئەوە تا چاچەکەین پاشەکەینەوە یاوە تا بە کەڵکی فرۆشتن نایە و تەلەفیەکەین ئەو کەسەی کە تەنەکە ئەبات چاوەڕێ خێرێکی زۆر گەورە ناکە بەڵام ئەو کەسەی کەس نوکەگەبا ئەبێ بە خێرێکی زۆر بیفرۆشێ چکە لێی خراپە بێ لێی سیسە بێتەوە لێی فڕێ ئەیە بەڵام ئەو کەسەی کە 500 کیلۆ 600 کیلۆ 200 کیلۆ ئەو کێشانە ئەبات ئەو کەسە چاوەڕێ خێرێکی زۆر ناکە و بێ ئەو ڕۆژەش کۆتایی پێ بێنە و تەواو بێ ئێمە بۆ خۆمان هەر دەمێکەیە با بڵێن وەکو هیلاک بوون هەمومان هیلاکین هەمومان ماندوین وەکو ڕێخستنی ئیشەکانیش زۆر بەمان ئێستا چونکە با بڵێن گەنجن حەزیان بە ڕێکردنی شتەکان هەیە بەڵام شوێنەکەمان کاتی خۆی کە دروست کرا بەو ئەنگازە نەبوو جێگە و ڕێکەکەمان یعنی هەردووکانێک فراوانە بەو مانایە ناڵێم کە ئەم لەوێ بەشمان ناکە بەشمانەکە و لێشمان زیاد چەند دوکانێکیشمان وشکەیە چەند دوکانێکیشمان ئیشی کزە چەند ڕۆژێکیشە ئیش کزە بەڵام ناڵێم بچووکە بەڵام خودی دوکانەکانمان بچووکە خودی مەساحەی دوکانەکانمان بچووکە ئەژنایەمەش حەزمانە کرد گەورەتر بواە جوانتر شتەکانمان ڕێک و پێکتردا بنایە ئێمە وەکو جاران چۆن شتمان فرۆشتووە هەر ئاوا بەڵام وەکو ڕێکاری خۆپارێزی خەڵک هەر خۆی ئەپارێزێ خەڵک کەمتر دەست لە شتەکانایە وەکو جاران کەمتر دەستی ئایا تێ بیخوا هەتانەی شواتەوە نایخوا یا کەمتر ئەو خەڵکانە دەست ئەخەنە ڕستەکانەوە دەست ئەخەنە ئەو شتانەی کە ئەیکڕن کەمتر دەستی لێوەیەن لە چاوجارانی پێشوات چکە خەڵکیش خۆی ئەپارێزە خەڵکیش بڕوای وا هەیە ئەوانش کە لێرە ئیشەکەن بڕوایان وا هەیە کە ئەو میوە سەوزەیی دەرەچە بۆ خۆپارێزی دەستیشی لێنانەوانیش بە دەرەجە یەکەم با بڵێن ئەمڕۆ تەماتە و خەیار خواسێکی زۆری لەسەر وەکو سەوزە تەماتە و خەیار و
با بڵێن باینجان و بامیە ئەمانە جۆرەیەکن لەو ڕزقانەی کە پێویستی ڕۆژانەی هەموو تاژێکی هەرێمی کوردستان و جنوب و خواری عێراقیشە وەکو میوە شووتی کاڵاک با بڵێم زۆربەی خواستی لەسەرەوە چکە زۆربەی هی ناوخۆی یایی هەرێمی کوردستانە و بەشێک کەمی دەرێکێ با بڵێن بۆیە هەمان ئەتوانم بڵێم هەمان بە پێی هەمووی خواستی لەسەر